ساڵێک بەسەر ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد و کۆنتڕۆڵکردنی دیمەشق لەلایەن گروپە چەکدارەکانی سەر بە دەستەی تەحریری شام تێدەپەڕێت. بەو بۆنەیەوە لە مزگەوتەکانی سووریاوە تەکبیرەی سەرکەوتن کراو، سەرۆکی سووریاش بەڵێنی بنیاتنانی سووریایەکی نوێ دەدات. هەشتی دوانزەی 2025 یەک ساڵی تەواو بەسەر کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد و کۆتاییهێنان بە حوکمی دایان ساڵی ڕژێمی بەعس لەو وڵاتە تێپەڕی. ساڵێک پێش ئێستا گروپە چەکدارەکانی سربەدەستەی تەحریری شام دوای 12 ڕۆژ لە پێکدادانی بەردەوام لەگەڵ سوپای ڕووخاوی ئەسەددا چوونە دیمەشقەوە و سوپای ئەسەد بە تەواوی داڕووخاو ئەسەد و کەسە نزیکەکانی وڵاتیان جێهێشت. هاوکات ڕۆژهەڵاتی سووریاش لەلایەن هێزەکانی هەسەدەوە لە پاشماوەکانی ڕژێم پاکرایەوە. هاوکات لەگەڵ یەکەمین ساڵیادی ڕووخانی ڕژێمی ئەسەددا بەر لە ئەنجامدانی نوێژی بەیانی لە بڵندگۆی مزگەوتەکانی سووریا تەکبیرەی سەرکەوتن بیستران و لە زۆرینەی شارەکانی ڕۆژاوای سووریا ئاهەنگ و کۆبوونەوەی جەماوەری ساز کرا. هاوکات ئەحمەد شەرع سەرۆکی سووریا ڕایگەیاند کە دیمەشق دوای ئازادکردنی بووەتە شوێنێکی گرنگ و استراتیجی و پەیوەندیەکانی لەسەر ئاستی نێودەوڵەتی پتەوتر کردووە. ئەحمەد شەرع سەرۆکی سووریا لە میانەی سەردانێکی بۆ مزگەوتی ئومەویەکان لە دیمەشق ئاماژەی بەوە داوە کە ئەرکەکە بە ئازادکردنی دیمەشق کۆتایی نەهاتووە، بەڵکو ئێستا بەرپرسیارەتی هاوبەش کەوتووەتە سەرشانی هەمووان بۆ درێژەدان بە دووبارە ئاوادانکردنەوە و بنیاتنانەوەی سووریا. هەروەها سەرۆکی سووریا ڕاشی گەیاند ئەوان ئەرکیانە کە ڕوبەڕووی هەموو ئاستەنگ و بربەستەکان ببنەوە و سووریا لە باکوور تا باشوور لە ڕۆژهەڵات تا ڕۆژئاوا دووبارە بنیات دەنێنەوە. ئەوەش تەنها بەرپرسیارەتی ئەوان نییە و ئەرکی هەموو سووریەکانە. هەر بە بۆنەی تێپەڕبوونی ساڵێک بەسەر ڕووخانی ڕژێمی بەعسی سووریا، هێزەکانی سووریای دیموکرات ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و دەڵێت تا ئاوارەکانی عەفرین و گرێسپی و سەرەکانی نەگەڕێنەوە سەر ماڵەکانیان دادپەروەری بەدی نایە. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ڕایگەیاندووە کەوتنی ئەسەد بە ڕووداوێکی سەرەکی لە مێژووی سووریای هاوچەرخی دەزانین. ڕووخانی ڕژێمی ئەسەد دەرەنجامی دایان ساڵی ستەمکاری و تاوانکاریە کە دژی گەلی سووریا ئەنجام دراوە. ئەمەش تەنیا پێشهاتێکی سیاسی ڕاگوزەر نییە. هەسەدە دەشڵێت لەگەڵ ئەوەی ڕژێمی بەعس کۆتایی هاتووە، هێشتا سەدان هەزار ئاوارە لە عەفرین، گرێسپی و سەرەکانی بێبەشن لە مافی گەڕانەوە بۆ سەرماڵ و حاڵی خۆیان. ئەم پرسە وەک کاری لە پێشینەمان دەمێنێتەوە. هیچ چارەسەرێکی سیاسی دادپەروەرانە بەدی نایەت مەگەر گەڕانەوەی شکۆمەندی لەخۆ بگرێت.